سەبارەت بەم پرسە کە سەرنجمان ڕاکێشان لە پێشترێ لە بەرنامەی شوێن پەنجە ئەم بەرەنگاربوونەوەیە ئەم شەو لە کوردستان 24 دەخرێتە ڕوو ئێوە دەتوان بینەری بن و ئالان ئیسماعیل پرۆدیوسەر و دەرهێنەری بەرنامەی شوێن پەنجە ئێستا لە نێو ستودیۆی ناوەندە لەگەڵ ئێمە سەبارەت بە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر گفتوگۆی لەگەڵ دەکەین ئەو پرۆدیوسەری بەرنامەکەیە. ئالان بەخێر بیت. سپاس هێندرن. سەحەتت چۆنی لەگەڵ بەرنامەکەت ماندبوونی باشت پێوە دیارە؟ ماندبوونی زۆر دەوێت بەتایبەت ئەو جۆرە بەرنامانە بەرپرسیارەتی گەورەی هەیە دەبێت بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ بکەیت. زۆر باشە. دەمەوێت ئەوەت لێ بپرسم لە دەستپێکدا ئەم بەرنامەی شوێن پەنجە یەکێکە لەو بەرنامەی جێ پەنجەی خۆی کردوێتەوە، ینی لە نێو میدیای کوردیەوە بینەری زۆر باشی هەیە. دەمەوێت وەکەوەی کە دەرهێنەر و پرۆدیوسەری بەرنامەکەی شێوازی کارکردنتان ئێوە چۆنی هەر سەرەتا لە چوارچەوەی بەرنامەکە ئێوە چۆن تەنسیقتان لەگەڵ لایەنی ئەمنی هەیە، چۆن بە وردەکاریەوە ئێوە دەستنە سەر ئەم ڕووداوە نەخوازراوانە کە زەرەرە بۆ کۆمەڵگە ئێوە شوێن پەنجە دیاری دەکەن و بە جۆرێک لە جۆرەکان وا نیشانی دەن کە بە تەواوی کۆنتترۆلی هەموو شتێک دەکرێت. جۆرێک لە دڵنەواییە بۆ کۆمەلگا بۆ خەڵک کە دەبینێت لە ئەمن و ئەمانێکی باشدایە. هەندێرن بە تاکید بەرنامەی شوێن پەنجە بەرنامەی هەفتانەی مەیدانیە کە ماوەکەی 26 خولەکە ئەو بەرنامەجە ئامانزی لێی کەمکردنەوەی تاوانە و هۆشیارکردنەوەی خەڵکە دەمانەوێت لەو بەرنامەیە ئەوە بە خەڵک ڕابگەینین کەوا لە بڕی پەنابردن بۆ تۆڵەسەنەوە لە کاتی هەر تاوانێک کە بەرامبەریان ئەنجام دەدرێت پەنا بۆ یاسا بن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان سەبارەت بە مادەی هۆشبەریش کە سەبارەت بۆ بەرنامانش کە دروستی دەکەین دەمەوێت ئەوەی بە بینەرانش بڵێم ینی بەرنامەکە کارێکی زەحمەتی دەکرێت و مەسئولیەتێکی گەورەیە بە بەرپرسیارەتێکی گەورە کار لەسەر دەکرێت و تەواوی ئەو بەرنامەی کە ئەنجام دەدرێت بە بەشداریکردنی هەموو ئەو کەسانەی کە شارەزان لە بواری ئەمنی و کەسانی شارەزان لە مەسالەی تاوانناسی و بە بگرە تۆمەتبارەکان و تاوانبارەکانیش طبعا هەمووی بە پێڕێکاری یاساییە بە پێ موافقە و ڕێگە پێدان دەکرێت و هیچ شتێک لە دەرەوەی چوارچێوەی یاسایی ناکرێت هەموو بە یاسایی دەکرێت حتا لە مەسلەی لە بابەتی نیشاندانی تۆمەتبار و نیشاندانی بابەتەکان چونکە هەندێک دیمەن هەیە کە نیشانی ڕەنگە زیان بە کۆمەلگە بگەێنێت ئێمە ڕاستچاوی هەموو لایەنی مرۆڤایەتی و لایەنی یاسایی و لایەنی دەرونیەکانیشمان کردووە بۆ ئەوەی بتوانین لەو بەرنامەیە سوودێک بە کۆمەلگا بگەێنین و بۆ ئەوەی بتوانین کۆمەلگەی تەندروست و سەلامەت بنیاد بنێن بۆ ئەوەی خەڵک دوورکەوتۆ لە تاوان. باشە. ئالان پرسێکی دیکە ینی ئێمە هەر یەکێکمان لە با بڵێن لە پێشکەشکاران لە ڕۆژنامەنووسان کاتێک بە دوای بابەتێکەوە دەچین کۆمەڵێک شت هەیە هەندێک بابەت هەیە کە هەم ئەوەی لەسەر دەبێت پارێزگاری تەواوی لێ بکەین هەمیش سەرنج ڕاکێشە. دەمەوێت ئەوە بپرسم سەرەتا ئێوە تەنسیقتان هەماهەنگیتان لەگەڵ لایەنی ئەمنی کاتێک ئەوە نیشان دەکرێت کە تاوانبارێک لە فلانە شوێنە طبعا هەموو ئەو شتانی کە بەنهێنیە ئەوە بە پێی ڕەچاوکردن ئەوە نامێت ئەوە باسکەیت دڵنیام خۆشت باسی ناکەیت بەڵام جۆرێک لە جۆرەکان ئێوە کاتێک کە لەگەڵ هێزە ئەمنیەکان هەڵدەکوتنە ئەو شوێنە بۆ دەست نیشانکردنی یاخود بۆ دەستگیرکردنی تاوانبارەکە ئەمە چۆنە ئەگەر باسێکی لێوە بکەیت بە ینی بەڕەچاوکردنی بابەتی بێگومان هەموو زانێرێک ناگۆترێ ئێمە لە بەرنامەکەش هەموو زانێرێک نادرکێنین هەموو شتێک نیشان نادێن سەبارەت بە لێکۆڵینەوەکان چۆنێتی لێکۆڵینەوەکانیش دەمەوێت ئەوەی باسکەم یعنی دەوری وەزارەتی ناوخۆ و بەڕێزوەزیری ناوخۆ و دەوری ئاسایشی هەولێر و بەتایبەت بەگشتی جەتیرۆری کوردستان بەڕاستی زۆر هاوکارن و ئەوان ئەوەی کە سرنجی من ڕاکێشاوە جوهد و ماندبوون و هەوڵی دەستگا ئەمنیەکان و هێزەکانی ناوخۆ وەزارەتی ناوخۆ و بگرە هێزەکانی ژەتیرۆری کوردستان و ئاسایشی هەولێر و بە شێوەیەکی گشتی ئاسایش دەورێکی زۆر باڵایان هەیە و ڕەنگە لۆ کەسێکی وەکو من ڕۆژنامەنووس نەکرێت تۆ ببێ لایەنگری یان مەدحی لایەنێکی بکەیت بەڵام ئەوەی من دەبینم ئەوان هەوڵێکی زۆر دەن ئەو دیار ئەو تاوان و ئەو کارانێک کە دەکرێت ڕەنگە ئەم بەشێکی کەمبی لەو تاوان و لەو ڕێگریانێک کە دەکرێت ئێمە نیشان دێن ئەو ئارامی و ئاسایشێک کە ئەمڕۆ لە هەولێری تایبەت و لە هەرێمی کوردستان هەیە لەژێر چەتری ماندبوون و زەحمەتی ئەو دەستگا ئەمنیانەیە کە دەکرێت و سەبارەت بە تاوانبار یان تۆمەتباریش یانی کە ئێمە زۆر زادیان بینین یان لەگەڵیان تەعامل دەکەین مامەڵە دەکەین هەر هەمووی لە چوارچێوەی یاساییە دوای ڕێکات تەواوبوون ڕێکارە یاساییەکان لەگەڵیان قسەی دەکەین و زۆربەی زۆری سەدا 90
ئەو ڕووداوانەی کە نیشاندن ڕاستەقینەن و هاوکاتیش ئێمە لەگەڵیان نین لە کاتی هەڵکوتانە سەر تۆمەتبارەکان لەبەر هەندێک شت هەیەکەوە ئەوەی پێوەستە بە دەستگا ئەمنیەکان و مەترسی لەسەر ژیانی ئێمە و زۆربەی دیمەنەکانیش لە کامێرەی تایبەتی خۆیان بە تایبەت هێزەکانی ئاسایش و دەستگا دژەتی یۆری کوردستان کە کامێرەی تایبەتیان هەیە بە شێوەیەکی پرۆفشنال و ڕاهێنرا و ئەوان ئەرکەکەی خۆیان ئەنجامەدەن. يعني ئەو وێنانەی کە هەن لە بەرنامەکان ئەمە وێنانە حقیقەتیان هەیە و سناریۆ نین بەڵام کامێرەکان هی ئەوانن ئێوە دوایی سودی لێ بەشێک لە دیمەنەکان ئێمە سکوینسیان بۆ دروست دەکەین دەکەنێت سناریۆ بەڵام دیمەنی گرتن و دەژیکردن و هەڵکوتان و دۆزنەوەی مادە هۆشبەرەکان و یا هەر تاوانێکی دیکە دەمێت ئەوەش باسکەم سەبار بە ئەو بڕیارەی بەڕێزدەنابی سەرۆکی حکوومەت کە بە نەهێشتنی دیاردەی چەشی بێمۆڵەت کە زۆر گرینگە چونکە زۆربەی تاوانەکان و ئەو بە مادەی هۆشبەریشەوە ئەوانەی کە بەرگری لەخوانەکەن چەشی بێمۆڵەتیان پێەیە و ئەوەی من تێبینیم کردووە ئەوەی کە من دەیزانم سەدا 99 تقریبا 99 ئەو تاوانانەی کە ئەنجام دەدرێت چەشی بێمۆڵەت بووە. بەڕێژە قسە دەکەی ینی هەر شتێکمان ئەو ڕێژەیە کە باز دەکەم ئەو ڕێژەیە و ئەو ئامارەکانش هەموو بەردەستن لە دەستگا ئەمنیەکان سەرچاوی ئەو زانیاری ئەو ئامارانە دەستگا ئەمنیەکانن هیچ شتێک بەبێ توێژن و بەبێ لایانی کە شتێک بی لە خۆڕە ناتوانێت باسیکەی و ئەوەش دەمێت باسکەم بەڕاستی هەوڵێکی زۆری چێ لەلایەن بەشێک لە مامۆستایانی زانکۆش کەوا بۆ نەهێشتنی ئەو دیاردەی مادەی هۆشبەر لە ڕێگەی توێژنەوە زانستیەکانیان دیان ئەنجامیدەن بۆ ئەوەی هەوڵێک هەبێت چۆن بەرەنگاربوونیەکی نیشتیمانی هەبێت بۆ ئەوەی ئەو دیاردەیە کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بنبڕ بکرێت. باشە ئالان ئەمە بەشێکی بەرنامەکە ئەوەیە کە شوێن پەنجە ئەمە دەست نیشان دەکات ئەوەی کە هەیە ئەم تاوانانەی کە دەکرێت دەمەوێت ئەوە لێ پرسم لە پرۆژەکانی داهاتووتاندا ئێوە وەکو پرۆدیوسەر و دەرهێنەری ئەم بەرنمەیە چیتان لە هەزر لە خەیاڵدا بێەوەی ئاشکراکردنی کڵێشە بەرنامەکە مەبەستەکە ئەوەیە کە تا چەند هەوڵی ئەوە دەکە کۆمەلگەی پێ وشیار بکەن و سوود بە کۆمەلگا بگەێنن. هەندێن زۆر جار ئەمە کە بەرنمەکان دروست دەکەین ڕاستاوی لایانی دەرونی و ئینسانی و لایانی یاسایش ئەەکەین چونکە ئەوەی ئێستا دەیبینین زۆر تاوانێک دەکرێت زۆربەی سوسیال میدیا و بەشێک لە دەستگا میدیایەکان کەەوە دەورەی ڕۆڵی خراپ بەجێڕن لە گەیاندنی پەیامەکان بەڕاستی ئەو دیاردەیە وا دەکات زیاتر بی یاخود بە شێوازشکە خوێندنەوەی بۆ بکرێت دەبێت لێگەڕێن تاوەکو دادگا و یاسا ئیشی خۆی دەکات لێکۆڵینەوەکان دەکات دوای لێکۆڵینەوە ئینجا کار بێکار لەسەر بکەی و دەرئەنجامەکەی باز بکەی چونکە زۆر جار ئەوەی تێبینیمان کردووە پێش ئەوەی کە ڕووداوەکە ڕوویدایە بێ ئەوەی دادگا و لایانی یاسا و دەستگا ئەمنیەکان کار لەسەر بکەن زۆر قسە دەکرێت دەبێت دەستگاکانی دەستگا میدیایەکان زۆر بە پرۆفشنالی و ینی باشی ئیش لەسەر ئەو بابەتە بکەن پێش ئەوەی بنەسن ناوردەکاریەکان تاوەکو یاسا و دادگا کاری خۆی دەکات و کە ئەوان تەسیم بە دادگا دەکرێن. ئالان ئیسماعیل پرۆدیوسەر و دەرهێنەری بەرنامەی شوێن پەنجە سوپاس بۆ تۆ ئالان ماندوو نەبیت بەردەوام بی لە بەرنامەی شوێن پەنجە چونکە جێپەنجەی باشی هەیە یەکێکە لە بەرنامە باشەکانی کوردستان 24 سەرکەوتوو بیت.